هەر چەندە قەیرانەکان لە هەرێمی کوردستان لە ڕووی چەندێتی و چۆنیەتیشەوە زیاد بکات، بەڵام هیچ کات نابنە بەربەست لە بەردەم پێشوازیکردنێکی گەرمی هاوڵاتیان لە گەڕانەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان. یاخواخوای گەورە بەرەکەت بخاتە وڵاتەکەمان، بەرەکەت بخاتە مانگی ڕەمەزان و عیبادەتەکەمان، ئینشەڵڵا ئەوەی موسڵمان بێ ڕۆژەکانەکەی ڕێک و پێک و بەلای ئەولاوە خوامان ژێنێ ئێمە، خوای گەورامان ژێنێ دوێ مرێ موچە و ئەولا و کاری بۆوانە نەبێت. ڕەتی بە قەیرانەوە نییە، مانگێکی دینی و مانگێکی پیرۆزە لەلایەن خۆ ڕەتی هیچ بە قەیرانێکەوە نییە. ئەخوا ڕستی هەموو کەسەیە لە مانگی ڕەمەزان، خوا خۆی بەڕەحمە ڕستی هەموو کەسێکەیە، بەخوا لە ماڵ و دانی شار خێری خوایە بوو لە مانگای خێر و خێرا زۆر زۆرە، ئیتر ئەگەر دەستکەم بە خۆیانە دەوڵەمەندەکان تۆزە خێرکەن بە فەقیری خۆمان و خێرێکی باچمە دەوڵەمەندی خێران خێر. جگە لە ئەنجامدانی پەرستشەکان بەردەوام هاوڵاتیان بۆ ڕازاندنەوەی سفرەی بەربانگ و پارشێویان ڕوو لە بازاڕەکان دەکەن و هەر بۆ هۆیشەوە قەرباڵقێکی بەرچاو بە بازاڕەکانەوە دەبینرێت. لەخوا بەزیابێ لە هەموو ساڵەکانی کە زیاتر خۆی ئامادەکردووە بۆ مانگە پیرۆزە. هیوادارم هەر هەموو ساڵێ هەر مانگی ڕەمەزان خێر بۆ خۆشی ببات بەسەر، دوور بێت لە قەیران و لەو نەبوونیانە. هەموو شتێکی لە ناوە لەخوا بەزیابێ موسڵمانیش هەر زۆرە، وا موسڵمان زیاکەی لە هەموو ژیان و لە هەموو عالەمە وا موسڵمانان زیاکەی. وای گەورە خۆی دەفەرمێ الصوم لي وأنا أجزي به، حديث قدسيەوە دەڵێ ڕۆژوو بۆ منە ئەمن بۆ خۆم پاداشی دەدەم، جا پەروەردگار بۆ خۆی پاداشی بداتەوە. پێویست دەکا مەسەڵەن عالەمی دیکە باسی بکەن، هێندە گەورەیە ڕۆژوو گەورەیە. هاوڵاتیان دەڵێن ڕەمەزان خۆی بەرەکەتە، لەبەر ئەوە ترسان لە ڕزق لە مانگەدا نیشانەی تێنەگەیشتنە لە فەڕ و بەرەکەتی مانگەکە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. وجعل الإمساك في أيامه وفي لياليه